نزیکەی سێ مانگە هەناردەی نەوتی هەرێم بۆ بەندەری جیهانی تورکیا ڕاگیراوە بەو هۆیەوە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان و هەم تورکیاش زیانیان بەرکەوتووە. سەرباری ئەو زیانە مادیە بەڵام هەر سێ لایەنەکە لە دوایین کۆبوونەوەیاندا شکستیان هێنا لەوەی بگەنە ئەنجامێک بۆیە هێشتا ڕوون نییە کەی دەست بە هەناردەی نەوتی هەرێم دەکرێتەوە. لە بنەڕەتدا ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لەسەر بنەمای بڕیاری دادگاکەی پاریس بوو، بەڵام دەکرێت بەڕێکەوتنی نێوان بەغداد و ئەنقەرە پرۆسەکە دەست پێ بکاتەوە. بۆ مەبەستا شاندێکی تەکنیکی هەردوو وڵات لە بەغداد کۆبوونەوەیەکیان ئەنجامدا، بەڵام نەگەیشتە هیچ ئەنجامێکی ئەوتۆ. زانیاریەکان ئاماژە بەوە دەدەن کۆبوونەوەکان بەردەوامیان دەبێت. پسپۆڕێکی بواری ئابووری لە عێراق باس لە سێ هۆکار دەکات کە ڕێگر بوون لەوەی کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەممە ئەنجامی هەبێت. پرۆفیسۆر نەبیل مەرسومی لە زانکۆی بەسڕە دەڵێت تورکیا داوای لە عێراق کردووە کرێی گواستنەوەی نەوت بدات، تەنانەت بە عێراقیەکانیان گوتووە پێویستە کرێی ئەو ماوەیەشیان بدرێتێ کە هەناردەی نەوت ڕاگیراوە، ئەمەش لەلایەن عێراقەوە ڕەت کراوەتەوە. شاندەکەی عێراق گوتویانە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم بەهۆی بڕارێکی نێودەوڵەتیەوە بووە، بۆیە ئامادە نین ئەو قەرە بووە بدەنەوە. هۆکاری دووەم بۆ شکستی دانوسانەکانی نێوان بەغداد و ئەنقەرە پەیوەندی بەوەوە هەبووە کە تورکیا داوای کردووە پێداچوونەوە بکرێت بەو پارەی کە عێراق لا بری هەناردەکردنی نەوتەکەی دەیداتە تورکیا. بە کورتیەکەی تورکیا داوای پارەی زیاتری کردووە. پرۆفیسۆر نەبیل مەرسومی دەڵێت ئەم داواکاریەش هۆکاری دووەم بووە بۆ ئەوەی کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی نەبێت. هۆکاری سێمیش پەیوەندی بەو قەرەبووەوە هەیە کە دادگاکەی پاریس بۆ تورکیا دایناوە و بڕەکەی 1 ملیار و 400 ملیۆن دۆلارە. تورکیا لەو کۆبوونەوەیەدا داوای لە عێراق کردووە لە وەرگرتنەوەی ئەو قەرەبووە خۆش بن، بەڵام دیسانەوە عێراق ئەمەی ڕەت کردوتەوە. نەبیل مەرسومی پێشبینی دەکات عێراق بەم داواکاریە ڕازی ببێت، بەڵام سەرەتا پێویستیان با بڕیارێکی سیاسی هەیە تاوکو بتوانن ئەم کارە بکەن. بە گوێرەی زانیاریەکان شاندەکەی عێراق لە کۆبوونەوەکەدا داوایان لە تورکیا کردووە نیازپاکی خۆی نیشان بدات و ڕێگا بە هەناردەکردنەوەی نەوت بدات، ئەو کات لەسەر داواکاریەکانیش ڕێکەوتن دەکەن. بە تێڕوانینی نەبیل مەرسومی تورکیا گرە و لەسەر بودجەی عێراق دەکات و دەیەوێت ئەو کورتهێنانە گەورەی بودجەی عێراق بقۆزێتەوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی. تورکیا زۆر چاک ئەوە دەزانێت کە عێراق بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمەوە ماگانە نزیکەی 1 ملیار دینار زیانی پێدەگات، بۆیە دەیەوێت داواکارەکانی خۆی بسەپێنێت. ئەگەرچی خۆیشی لە خەیاڵی ئەوەدایە بەهۆی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتەوە قازانج دەکات و حەقدەستی ماگانەی 2 ملیار دۆلاری دەست دەکەوێت. مەرسومی باز لە شتێکی دیکەش دەکات و دەڵێت تورکیا دەیەوێت فشار بخاتە سەر عێراق تاوەکو بۆڕیەکی تری نەوتی لە تورکیاوە ڕابکێشێت بۆ هەناردەی نەوتی هەرێم کە بە دەربێت لە کۆتوبەندی ڕێکەوتنی بۆ ڕێنەوتیەکانی لەگەڵ عێراق، بە تایبەتی دوای ئەوەی گرژی کەوتە نێوان پارتی دیموکراتی کوردستان و چوارچێوەی هەماهەنگی شیعەکانەوە پەیوەست بە بودجەی ساڵی 2023.